بینەرو بیسەرێن کوردستان 24 ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بوات خازین خوشحال و بەختەوەرین جارێک دن هاتینەف دیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە کەدیش بەرنامەوە بەرنامێ بە کوردی دعا و نزا و داخازیکردن و لافکردن اش خدای مەزن بەرجەستەکردنا حالەتێکێ خوداپەرستیە و عیبادەتکردنەیە ئاواکردنا ئەvê پەیوەندیە ئەت ناوبەرە خدای و مرۆڤاندا یا تایبەتت ناوبەرە هەردووکاندا ji bo her kesekê û her cihekê û her demekê dergehê duakirinê dergehekê vala ye. Her kesekî me çêtin karîtin peywendiyê digel Xwedê biket û daxaz û lava xwe ji Xwedayê mezin biketin. Xwedayê mezin jî bersiva wê daxazê û wê lavê dêdetin goreyî hikmet û zanîn û pîverên xwe. Tewarê xeleka me vê carê dê dûr adab û şêwazê duakirinê bîtin çendîn pirsiyar dihêne arastekirin nava evê xelekê da. بۆچی نزا و دعایا بکەین حکمت و فەلسەفا دوعاکردنێ چ تشتە ئایا بۆ کێ دوعا بکەین بۆ خۆ تکارین بکەین یان ژی بۆ غەیری خۆ ژی تکارین دوعایا بکەین مرۆڤێ سەردەم بەدەلوێ چەندێک کە دوعا بکەتن هانا خۆ بۆ چ تشتێکی دیبریە دیسان چاوە دوعایا بکەین و شێوازێ دروستیە دوعاکردنێ چاوایە ئەف پرسیارە و چەندین پرسیارن دیتر دەهێن ئاراستەکردن ناوا vê xelekê بۆ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ناوی خوب ناوی خێر نەگەرم جانابێ سەیداتکەین زۆر بەخێر مامۆستا مامۆستاوەکەمە ئامۆژەپێکری دوعاکردن ڕەنگە بابەتێک بیتن یعنی زۆر هات بیتە بەحەسکردن زۆر قسە لەسەر هات بنەکردن یان و ببیتە شتێکی تەقلیدی ناو خەڵکێکدامە بەحسا دوعاکردنی تێتەکردن بەڵام vê xelekêda ڕەنگە me bivê tiştekî ciyawaztir yê baştir yê nîtir bînera ra pêşkêş bikein dua dergehekê vekiriye wekû tête gotin yê vala ye hemî gav însan karîtin destت خو بۆ خودێ بلنکەت و هانا خو بۆ خودێ ببێت و خودێش بەرسڤا وی کەسی بدەتن لەوڕا مدوێتن بزانین ئایا فەلسەفە و هەدەف و ئامانجا دوعاکردنی چییە و بۆ چ دشت ئەم دوعای دکەین بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕەنگە وەڵامێکی نزیک بەوەی کە بڵێن بمانەوێ لە گۆشە نیگایەکی ترەوە بڕوانینە نزا و دوعاکردن پەیوەست بێ بە باشترین شتێک بەڕای من قسەکانی پەیامەکانی مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی دەڵێ ئەم ئینسانە کە دێتە بوون وەک ئەوە وایە کە ئێمە چۆن یەکێک بۆ شوێنێک دەنێرین دەلیل ڕابەرێکی ئەو شوێنێ دەدەینێ شتێکی پێی دەگوترێت دەلیلی سیاحی بە کوردی مەسەلەن ڕابەری گەشتیاری ڕابەرێکی گەشتیاری لەگەڵ ئەو گەشتیارانی لە ناوەڕاست و باشووری عێراق یا لە ئەوروپا دێنە کوردستان لەگەڵیان دەنێرین دەڵێن ئەوە چای کۆڕەکەەوە ئەوە چای سپی ڕێزەوە ئەوە چای مەتینە و پێناسەکردنا هەر شتێکی ئەو دەزانێ بۆ ئەوەی ئەوان غەریبن دەڵێ ئەم هەموو شتە دەبینین یەکێک دەچێتە زانکۆ یەکێک دەچێتە قوتابخانە یەکێک دەچێتە فلانە شوێن دەچیتە هەر شوێنێک دەلیلێک هەیە ڕابەرێک هەیە بۆ ئەوەی بە تۆ بڵێ ئێرە چییە بۆ چۆ بچۆ چۆن بچۆ دەڵێ چۆن دەبێ خوددا ئەم مرۆڤە بخاتە سەر ڕووی ئەم زەویە ڕابەرێکی پێناسی پێنە ناسێنێ ونە بێ لێرەدا کەواتە کە خوددا هەیە و مرۆڤەکانی لەسەر ڕووی ئەم زەویە دروست کردووە ئەم ئینسانانە ئەگەر پەیوەست و پەیوەند دەبنەوە بە خوددا ون دەبن بۆ ئەوەی ون نەبن خوددا ڕابەر دەنێری ڕابەرەکان پێغەمبەرەکانن پێغەمبەرەکان درودی خۆیان لەسەر کە دێن بە ئینسانەکان دەڵێن تۆ تەنیا نی لەسەر ڕووی ئەم زەویە تۆ لە نەبووەوە لە عەدەمەوە نەهاتووی تۆ ناچی بۆ عەدەم ئێستا مرۆڤەکان بۆ لە مردن دەترسن چونکە ئەوانەی کە ڕابەرێکیان نییە پێیان بڵێ مردن یانی چی وا وێنای دەکەن مردن ئیعدامە سفر بوونەوەیە ئینسان لە سفر بوونەوە زۆر دەترسێ یعنی ئەگەر ئینسان سفر بێتەوە دەترسێ کەواتە مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی گوتی مرۆڤەکان کە دێنە سەر ڕووی زەوی خوددا پێغەمبەرانیان بۆ دەنێرێ بۆ ئەوەی پێیان بڵێ ئێوە تەنیانین ئێوە لەسەر ڕووی زەوین ئێوە خودداتان هەیە بەڵێ ئەوێ چ پەیوەندی دوعاکردنی بە هەیە کە تۆ هەستت کرد خاڵی دووەم دێ باشە هەر مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی دەڵێ ئەم مرۆڤە کەواتە ئەمە وەکو تۆ وتت پێویستی ئەم قسەیە پێویستی چێ بە دوعاوە دەڵێ باوا دابنین ئینسانێک هەیە لەم ئەرزە ئینسانێک هەیە لەسەر ڕووی ئەم ئەرزە توانای مادی گەیشتۆتە ئاستێک کە دەتوانێت هەموو ڕۆژێک ستایلی ماڵ و خۆی و هەموو شتی بگۆڕێ ئەوەندە ئیمکانیەتی هەیە دەتوانێت هەموو دنیا بگەڕێ هیچ شتێک لە بەردەمیە مەحاڵ نییە دەڵێ دوجارم ئینسانە مشکلەیەکی هەیە مشکلەیەکی یەکەمی ئەوەیە کە مردن هەیە
دەڵێ خۆمە هەتای عرە بەڕاست هەتای من هەر بە کەیفی خۆم دەتوانم بێم و بچم و هەموو دنیاهی منە هەر شەشکی شوەرەکەی دنیاهی من دوای مردن هەیە ئەوە تێک دەچێت لە وەزای کەواتە بێ پشتی مردن چی هەبێ کەواتە بێ ژیانەوە و دووبارە ژیان دەستپێکردنەوە هەبێ ئەلێرەوە دەست بە دوعاکە بۆ ئەو شوێنەی کە بۆی دەچێ بۆ ئەو شوێنە تازەی دوای مردن دەبێ خوددا بناسی و دەستکا بە دوعاکردن بۆ ئەوەی لە ژیانێکی دیکەشدا ژیانێکی خۆشی پێ ببەخشێ کەواتە ئەمە پێمان دەڵێ مرۆڤ لەسەر ڕووی زەویدا دوو کێشەی هەیە یەکێکیان مردنە کە هیچ شتێک هەتا سەر نییە و کۆتایی پێدێژیان ئەمە ژیانی ناخۆش دەکە دوو هەر شتێکیش مرۆڤ دەیهێنێ کۆن دەبێ حەز دەکا بەیانی بیگۆڕێ دوو سبەی بیگۆڕێ سێ سبەی بیگۆڕێ ئەمەش بێگومان لە توانای هەموو ئینسانەکان نییە هەموو ڕۆژ خان و بگۆڕێ هەموو ڕۆژ سیارە بگۆڕێ هەموو ڕۆژ ماڵ بگۆڕێ هەموو ڕۆژ ئەمە هەموو ئینسانەکان پێ بەڵام زۆربەی جۆرەمە وستا دوعاکردن بوو پشتی مرنێ ترسیانە لە عەزابێ نەک بوو نیعمەتت چن وڵای ئەبێ ئەمە ڕاستکەینەوە کەواتە ئەبێ ئێمە باس لەوە بکەین ئەو ژیانەی بۆی دەچین ئەو شوێنەی بۆی دەچین چۆیە و چۆنە و بەتەمای چ ئومێدی چ ژیانێک بین لەو شوێنە جا ئەم نقطەیە زۆر گرنگە کە باسم کردم مەسا بەدی عەزەمان سەعیدی کوردی دەڵێ ئەو شوێنەی ئەو ژیانەی کە بۆی دەچی و ناوی بەهەشتە ئەم دوو سیفەتەی لە دنیا ژیانتی ناخۆش کردووە لەوێ هەیە چییە ئەویش هەر شتێک کە تۆ لێرە پێت ناکرێت تازەیەکی تۆ لە بەهەشتا تازە دەبێتەوە كلما رزقوا من ثمرة رزقا قالوا هذا الذي رزقنا من قبل وأتوا به متشابها يكسر بويدا قرن وهم فيها خالدون بله مردنية كل يوم هو في شأن كواتب بهشت أو شوينيك لدنيا دسمان ناكي كواتب دعاء كردني إنسان بوشيا بو أو جيانا نبراوية ببلية كم شونك جياني الدنيا أي بو دنيا دلي توانا كاني إنسان خدا أوندي توانا بيداوا ونفخت فيه من روحي توانا كاني لرادة بدرة ئەگاتە مەریخ ئەگاتە دەرەوەی مەریخ ئەچێ بەڵام دوجار لە هەندێک شوێنی ژیاندا تۆ توانەکانت دەوەستێ لە بەرامبەر هەندێک شتدا ئەوەی کە گوتم کەس لە بەرامبەری مردنە کەس لە بەرامبەری نەخۆشیە کەس لە بەرامبەری پیربووندا و هەموو دەبینی ئەم شتانە ئینسان هەر پێویستی بە خوددایە هەر پێویستی بە خوددایە ئەو بێتوانایانەی کە جار بەجار ڕوت تێدەکا منداڵێک هانا بۆ دایکی دەبە کەسێک هانا بۆ بێکێکی بەهێزتر دەبە ئەوە خەڵک داوای یارمەتیەکە هەمیشە تووشی گرفت دەبێ ئەی ئەگەر گەشتینە ئاستێک کێشەکەمان بە هیچ ئینسانێ چارە سەر نەبوو کەواتە لەو حاڵەتەشدا ئەمە پێویستیمان بە خوددا دەبێت کەواتە دوعاکردن خۆی بۆ خۆی عیبادەتە خەڵک نەڵێ من دوعاکەم ئەبێ ئێستا بۆم بێتە جێ خۆی ئەرێ خەڵک 5 فەرزە نوێژ ناکە ئەی لۆ قورئانی پیرۆز دەفەرمێت ئەدعونی ئەستەجیب لەکم باشە کەواتە مامۆستا بەدیع الزەمان سەعیدی کوردی گوتی هەموو دوعایەک مستەجابە ئەی مەقبول قبولە یان نە کەواتە نوێژ خۆی لە زمانی عەرەبی تۆ مامۆستای زمانی عەرەبی دەزانی الصلاة يعني چی بە زمانی عەرەبی يعني الدعاء وایە کەواتە نوێژ خۆی دوعایە 5 فەرزە خەڵک نوێژ دەکا کەس بیری نەکردوتۆ بڵێ ئەرێ نوێژەکەم قبول بوو یان نا ئەو پرسیارە ناکە وایە دەڵێ من لەسەر من نوێژ بکەم قبول بوون لای خوددایە کەواتە هەر خۆی دوعاش نوێژە هەر دوعاکردن نوێژە خوددا جۆی لە هەموو دوعاکانمانە هەموو دوعاکانمان دەبیستی هەموو دوعاکانمان ڕیز دەکا لە دوای یەکدی بەڵام قبولی دەکا و جێبەجێی دەکا یان نە ئەوە بۆ خۆی ماوەتەوە بۆ لەوەیە تۆ ئەمڕۆ دوعایە بکەی ئەو دوعای خۆت ئەگەر بێتە جێ ڕێگە ئەگرێ لە شتێکی باشتر کە خوددا بۆ توی داناوە بە دوعاکەی خۆت ڕێگە لە خۆت دەگری یعنی تکارین بێژین خودی پیڤەر و حکمت هەنە بۆ قبولکردنی دوعای کەواتە ئەو قسەیەمان ئەبێ دڵنیا بین خوددا جۆی لێمانە خودای گەورە پێی خۆش نییە پەنا بۆ خەڵکی دیکە بەرین و بچین بۆ لای خەڵکی دیکە فەرمۆی خوددا بۆمان باز دەکات دەڵێ لە بتپەرستەکان بپرسن ئێوە بۆ بت دەپەرستن بۆچی سەنەم دەپەرستن ئەڵێن ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى ئەمانە دەکەین بە واستە و شەفیع فلانە کەس و فلانە کەس و فلانە کەس دەکەینە بینی خۆ خوددا دەڵێ وا مەکەن خوددا دەفەرمێ ونحن أقرب إليه من حبل الوريد خوددا دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب خدا نزیکە هیچ کەس مەکەن بە واستە لە نێوان خۆتان و خۆتان و خوددا داوای هەرچیتان هەیە داوای لێ بکە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز هەفکارین مە چوینە ناوا خەلکێمە کوردستانێدا و وانژی سەرنجین خودداینە سەبارەت ئەو پرسیارە هاتی ئاراستەکردن بفەرمونون بینەربی
هیوادارم لە سەری ساڵە وەزی کوردستان بەرەو باشتر بڕات خۆتان نەزانن ئێمە کەوتونێتە کێشەیەکی قەیرانەوانەیە کێشەیە وڵاتە کۆتایی پێبێن و وەزی کوردستان باشکە دعما رب العالمين أمريكان يا رب إلهي في ملة استارك يا رب إلهي في ملة بدينية ريك وصاك وأم بشين باشا روجي دا أم ملة خويا كرد آوا بيجين ودلوقتي خويا كردية ما آوا بيجين دعاء أويدا كم لو هم خلق باي فقيري بقريته باي دورة مندي بصة هيواداري شم أوي خوي لسه فقيري بقورة دادني خوالنا يبا دوعاکانم بۆ خۆم خوا لەشم ساخکات لەسەر چالاکیەکانم بەردەوام بم زیاتر و زیاتر چالاکی پێشکەش بکەم بە کوردستانەکەم. اش خودت خوازم سالا میگفت سالا پیگوشیانی خوشی بوی ملت کرد و اف ملتش من ظلم هر دشمنه کی در کبد و اف ملت ببتا دولت کا آزاد دولت کا کردی سال 2019 خودت خوازم بوی ملتی پیدا دعای من اوه یعنی خوشبختی لبو ملتی کرد بیت چون کامل سالان را بردو کامل نخوشی من دیدیا لوانه بعم نخوشی ته من یکم لوانه کامل نخوشی بس خودی خوم داد بی تنها دعای من اوه سال نبت خوشترین سال نزای گۆڕانکارێکی ڕیشەی لە سیستەمی ئەم وڵاتەیە بوونی دادپەروەریەکی کۆمەڵایەتی باشکردنی ژیانی خەڵک دعاش خديت كم ودا إسلامي ملتي سلبي خدن واتفاق بختابي ملتي وصلاني صالك خير وبركتي بملتي نزای خۆشببختی بۆ هەموو لایەک ئەەکەم سەرەتا بۆ خۆم کە ئەو ئامانجان و خەونانەی هەمە بتوانم لە ساڵی نوێدا هەنگاوی جدی بۆ بنێم کە هەریەکە و تایبەت بە خۆی ئامانجی هەیە دوعای من بۆ ساڵان و پسیگرێکا کوردی چارەسەر ببن هەر چار پەرچە کوردستانی انشاءالله و سەرکەفتنش بۆ هەموو ملەتێ کورد ئەوە یەکەم دوعایە و وەزای کوردا بشکل عام خۆش ببێت لە هەر چار پەرچە کوردستان. هیوادارم کە کۆمەڵی گۆڕانکاری ڕیشەی ڕووبدا لە وڵاتە لە ژیانی خەڵکیە لە دەسەڵاتە یعنی ژیانی خەڵکی بەرەو باشتر بڕات چونکە لە ئەم 4-5 ساڵی ڕابردووە بەڕاستی ژیانی خەڵکی کەوتە حاڵەتێکی زۆر ناخۆش و کۆمەڵی خەڵکی تووشی ڕووداوی گەورە و خۆپشتن و ئەو جۆرە شتانە بوون هیوادارم ئەو شتانە هەر نەمێنێ. زای ئاوادانی و خۆشگوزەرانی و ئاشتی و ئاوادانیەکەم بۆ کوردستان هیوادارم هەموو لایەنەکان پێک بێن لەسەر دروستبوونی حکومەتێکی بەهێز بۆ خزمەتکردنی ئەم میلەتە و چاکردنی بارگوزەرانی خەڵک و نهێشتنی نیو موچە و سێ ڕوبع موچە و دعاتكين ئێگرتن ئەمە کووردا و چنینەوە هەر دوعاژیتکەم بۆ ئێگرتنی. بله بینرین برس سپاس بوان برزانه که وانجی سرنجین خو سبارت دعای و نزای و لاف کرنه بحث کر هر ساخو سلامت بن مامستی برس مدویتم بچنف سر توري خو بس وكبلين يعني سرنجه کا گشتیل سر اخفتنین وان برزانه يعني اگر اف برسياره الهر ولاتك الولات الاسلامي به تكرن دي بيني همو گرين جدا الدعاء وهمو الدعاء كن يا ربي ما بسر بيخي وما بيش بيخي وما بهيس بيخي ودجمني ما بشكيني والى اخره بلام نتیجه دا دبینین تمام عکسی وی چندیه آیا خلل ناوا دعا کرنی دهیه یانجی خلل اتخو دیوان کسان دهیه ڕاستەکەی ئەبێت دووشت جاکەینەوە لە یەکتر خدا فەرمووی وەقولی اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون يعني ئەبێ ئەو دووشتە لێک جا بکەینەوە ئێمە چۆن دەڵێ ئەچینە نێو تاقیکردنەوەکان تۆ مامۆستای قوتابیت هەیە ئەزانی قوتابیش بووینە کە ئەچینە نێو ئیمتیحانەوە هەتا ئەو ساتە وەختەی ئەچینە هۆڵەکەوە هەر دەخوێنین و ئیش و کاری خۆمان هەموو کردووە بۆ ئارامی دڵی خۆمان چ دەکەین کاتێک کە چوینە هۆڵەکە ویدی کتابمان تەسلیم کردو چاوەڕی پرسیارەکان دەکەین لەو کاتە چمان بەدەستماوە هیچ کە ئەو کات دەست بە دوعا دەکەین يعني امشين بيجين دعاء حالتك الروحيه وبس بمعنايك دي امام موسى بديع زمان سعيدي كردي قلتي ايمان درختك يو دعاء بري درختك دعاء ثمره بري درختك ابي درختك هبه او جابه او درخته بردقري بركيتشيا او ثمريه كواتا خلق وانا زانيه دابنيشيه شو امام عمر خالي الرازي بيفرمي ان السماء لا تمطر ذهبا ولا فضه يعني خو اسمان زي الرزي وناباريني اللي ما انتيق نتشي دعاء بو او ساته وقتها كهمو هولا كان مان داوا يدي هيتش تيكي دي كمان لبردستان مو او كسا ابزان فاروق البازا كاسيتك هي صالي هشتاكا ضل وقتك اما او لا ناساي شلون ضل اجانسي بوشاي امريكا كاردكا لقال لي انا كاردكا
دەڵێ من وەکو مسلمانێک لەگەڵیان کارم کرد کاتێکەوە ڕۆکێتمان نرد بۆ شایی ئاسمان مەسەلەی کۆتایی شەستەکان بۆ سەر مانگ دەڵێ هەستم کرد ئەو کەسانی کە ئەمریکین و دەچنە نێو ڕۆکێتەکە و دەچنە بۆ شایی ئاسمان هەموو شتێکمان تاوە بەس هەستم کرد لە ڕووی دەرونی ئەترسن وتی منش پێم گوتن مەترسن خدا هەیە خدا ئاگای لێمانە ئێوە بۆ هەر شوێنە بچن خدا ئاگای لێتانە یعنی هەموو شتەکان تەواوە گوتی هەتا بۆ یادگاری ئەوەی کە شتەکە مەلموسە و بەڵگەکە هەیە و من هەمە دەڵێ پێم گوتن ئەمە بەشێکە لە قورئان من وەکو مسلمانێکم ئەمە پێوتە سوورەتی فاتحە حەزەکەی ئەتان دەبێت لەگەڵ خۆتان بیبن بۆ هەر بۆ ئەوەی دڵنیابن کە ئێوە کەلامی خوداتان پێ و مەترسن وتی بردیان هێنایان وتی هێناتەوە چی لێکرد وتی دامە مەلیک فەیسەڵی عەبدولعەزیزی سعودیە بە هەدیە لە حەفتاکان لە لای ماڵی ئەوانە ئێستا بچن ببین جەمەستم چی بوو مەبەستم تۆ بگەیتە هەر ئاستێک پاش ئەوەی کە هەموو ئامادەکاریەکانی خۆت دەکەی لە کۆتاییدا کە ئامادەکاریەکان نەما ئیدی دەست بە دوعا دەکەی ئاوا بێ فێری دوعا دەستێت خوش مامۆستا بەرز وێرە دوێتن ئەم بزانین کە ئایا دوعاکردن تایبەتە بۆ خۆدی مرۆڤی وەک ئینسان یانژی مرۆڤ کاریتن دعا بۆ غێری خۆشی بکەتن ئەگە سێری قورئان کەین بۆمانی دەرخستۆ بەلای کەمە قورئان کە بۆ زۆر شۆت ئەم بێ دوعا بکەین یەکەم کەس خۆتی یەکێک لە بەشداروان قسەی جوانی کرد یعنی تۆ ئەگە خۆت نەبی تۆ نەبی یعنی تۆ ڕێک و پێک نەبی و تۆ باش نەبی دەوروبەرەکەشت هەموو تۆ دەدۆڕێنن زەرەر دەکەن ئەو کاتە کەواتە دوعاکردن بۆ خۆ زۆر گرنگە چ دوعایە بۆ خۆمان بکەین باشە ئێستا ئەلکسیسکاری لە کتێبی مان ذە ئەنۆون یعنی ئینسان ون بۆ ئێساکە ئەم هەموو دنیاە پێشکەوتن شتێکی باشە بەس دەگەڵ پێشکەوتنەکانێ مادیەکانە ئینسان لە بەشە ڕوحەکەی گرفتی بۆ دروستە بێ بۆیە دکتۆر کۆڵن تێرنەر کە مسلمان بوو دەڵێ من لەبەر پێشکەوتنی مادی مسلمان نەبوومە بڵێم ئیسلام پێشکەوتنی مادی هەیە من وەکو بەریتانیە کەمو پێشکەوتنێکم دیوە بەس ڕۆحم پێویستی بە خوددایە لە ئەنجامدا کەواتە مرۆڤەکان لەم دنیاەدا ئەوەی مامۆستا بەدیع زەمان باسی کرد مرۆڤەکان ون بوون بەو مانایی کە هەڵس و کەوتەکان وا دەڵێ مامۆستا سەید طاهری هاشمی بەرزنجی کە خەڵکی لە دایکبووی 1915 لە 91 وفاتی کرد خەڵکی دەوڵەت ئاوای جوانڕۆی ڕۆژهەڵاتی کوردستانە دوعاکانی شێخی گەیلانی کۆ کردەوە وەزارەتی ئەوقافی خۆمان لە ساڵی 2009 بۆی چاپ کرد جا لەو شوێنانەدا یەکێ لە دوعاکانی شێخی گەیلانی چ دەڵێ شێخی گەیلانی مەڵێ اللهم ئەفریدنی لما خەلەقتەنی لەه یعنی بە کوردی خودایە ڕێم پێ نیشاندە وەکو تاکێک کە منت هێنایە بوون من دڵنیام تۆ کارێکت بە من هەیە تۆ کارێکت بۆ من دۆزیوەتەوە من لەم ئەرزە لە نێو ئەم هەموو ملیۆنەها و ملیارەها خەڵکە دەبێ من چکارە بم چ کارێک لەم ئەرزە هەیە بەبێ من نەدەکرا من نایزانم بەڵام تۆ دەزانی من بۆ هاتم یارمەتیم دە بە پلەی یەکەم خۆم بدۆزمەوە بگەمە ئەو ئاستەی بزانم خوددایە دەبێت تۆ چ کارێکت بە من بێ ئەم کۆمەڵگەیە چی بۆ من دەوێت بۆیە دەڵێ ینی شێخی گەیلانی دەڵێ مرۆڤ کە دێتە بوون سێ صفەتی زۆر ناخۆشی لەگەڵدایە حەیرانە هەر بە کوردیش دەڵێن سەرگەردانە حەیرانە یعنی چ دەکە غەریبە هەست بە نامۆبوون دەکە شتەکان ڕۆژ بە ڕۆژ بە تایبەت کە بە تەمەندا ڕۆ دەچی و تەمەنت زۆر دەبێ هەستەکەی هەموو شتەکان دەگۆڕێ شار دەگۆڕێ شتەکان دەگۆڕێن شەقامەکان دەبنەوە هەموو شتەکانی تۆ هەست بە نامۆبوونەکەی لەو شوێنەدا ئەم حاڵەتانە جۆرێک لە وەحشەتت بۆ دروست دەکە کەواتە بە پلەی یەکەم زۆر گرنگە دوعای ئەوە بکەین ئێمە ون نەبین ئەم قسەیە زۆر گەورەیە ون نەبین یعنی چی ون نەبین لەم بوونەوەرەدا بزانین ئێمە چی ئێمە خاوەنمان هەیە ئێمە خودامان هەیە کارێکی بە ئێمە هەیە کارەکەش دەبێت کارە وازح بوو کە مرۆڤ دوعا بۆ خۆ بکات و ون نەبیتن بەڵام وێ چه فەلسەفە تێدا هەیە ئەس دوعای بۆ غەیری خۆ بکەم تەنانەت ئەڤڕۆ سوشیال میدیایە کەس هەیە دوعای بۆ کەسێت کەتن خدا فەرمووی ئەنیشکر لی وەلی والدیکە خدا قەت قبولی نەکردووە لە هەموو قورئاندا یەکێکی دی بخەیتە پاڵی خدا خدایە بەس بۆ دایک و باب قبولی کردووە ئەنیشکر لی وەلی والیدەیکە یعنی هەر دایک و باوکی هێنایە دایک و باوکە سەبەبن لەوەی کە تۆ هاتی ئەم بوونەوەرە کە بوونی تۆ بەوانەوە بەستراوە خدا داوامان لێکە ئەمە دایک و باوکمان باوەڕدار بن یا بێ باوەڕ بن وەکو ئیبراهیم سەلامی خوای لەسەر ئەگە باوکیشی بێ باوەڕ هەبێ بڵێ یا ئەبەتی هەر بڵێ باوکە و دوعای خێری بۆ بکە ئەمەش مەسەلەیەکی ترە زۆر گرنگە کە ئێمە ئەگەدار بین دوعا بۆ خەڵکی بکەین یعنی ئەو دوعای من بۆ خۆمی دەکەم لەوەیە درەنگ قبول بێ یا قبول نەبێ ئەگەر حەزم کرد دوعایەکی باش بۆ خۆم بکەم و قبول بێ پێغەمبەر پێمان دەڵێ درودی خوای لەسەر ئەو دوعای بۆ یەکێکی دیکە بکە
ئەڵێ مەلائیکەیەک هەیە دەڵێ وەلەکە بمثلیه ئەوە بۆ خۆشت ئەگەر لێ ینی ئەوە مەسلەیەکی زۆر گرنگە هەستکردن بە ئینسانیەتە دوعاکردن بۆ ئینسانیەت بۆ هەموو ئەم 7 ملیارد ئینسانە لەزەتێکی زۆر گەورەی هەیە ناکرێ من بڵێم ینی من چۆنی دەکەم و چۆنی دەڵێم ترسم ببێتە باسی خۆکردن ئەجینا لەزەتێکی یەکجار گەورە هەیە لەمەدا کە تۆ دوعا بۆ غیری خەڵق بۆ غیری خۆت دەکەی بۆ ئینسانیەت دەکەی دوعا بۆ شوێنێکی دنیا دەکەی مەسلەیەکی گەورە بۆی دەڵێن شکر و حەمد یەکێ لە جیاوازەکانی شکر و حەمد چییە شکر ئەو خێرە و ئەو خۆشیەی بە تۆ دەگا خۆت ماڵی خۆت کەسی خۆت دەڵێ شکر بۆخوا حەمد هەر خێرێک بە ئینسانیەت گەیشت بڵێ ئەلحەمدولیلله ئەو پەڕی دنیا لەو پەڕی دنیاوە لە شەرقەوە تا ئەوە لە باکوورەوە تا باشوور هەر شوێنێک خۆشیەک ڕووی تێکرد تۆ بڵێ ئەلحەمدولیلله اینجا بزانە چ لەزەتێکی لێ دەبێت دوعاکردن بۆ وڵاتی خۆت ئیبراهیم سەلامی خوای لەسەر فەرمووی رب اجعل هذا البلد آمنا ئێمە هەموو دەدەڵێن وڵاتی ئەمە ئەمن و ئاسایشە دەبێ هەر بەردەوام دوعا بکەین خودایە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە ڕزق و ڕۆزی ئەم وڵاتە وارزق أهله من الثمرات رب اجعل هذا البلد آمنا وارزق أهله من الثمرات خدایە ڕزق و ڕۆزی ئەم خەڵکە هەمووی بدە لەزەتێکی زۆر گەورەی تایە خدایە ئەم وڵاتە بپارێزە دوعاکردن بۆچێ بۆ قەومەکەی خۆمان دوعاکردن بۆ قەومەکەی خۆمان خدای گەورە لە قورئاندا دەفەرمێ بە محەممەد بە پێغەمبەر درودی خوای لەسەر وما كان الله ليعذبهم وأنت فيهم مادام تا تۆ لەناو ئەوانە هەی خدا عەزابیان نادا چەند گرنگە من و تۆ ئەو کەسە چاکە بین بەهۆی چاکەی ئێمەوە قەومەکەشمان تووشی سزا و ناخۆشی نەبێت چەند گرنگە پێغەمبەر دەفەرمێ اللهم اهدي دوسا دوس قبیلەیەکە خدای هیدایەتیان بدە اللهم اهدي ثقيفا خدای هیدایەتی ثقيف بدە لێی دەدەن ئازاری دەدەن ئەفەرمێ اللهم اهدي قومي فإنهم لا يعلمون خدای هیدایەتیان بەڕێی جوانیان پێ نیشاندا ئەوان ئەگەر ئازاری منیش بن نازانن لە نەزانی خۆیانەوە دەکەن بەڵێ مامۆستا بەڕێز هێڤیامەژی ئەوەم گەهینەوی ئاستەی و هەمی بینەرژی بگەهنەوی ئاستەی بەلێ دەمێ نابڕێکی هاتی و دێچینە بێنڤەدانێکی و زۆری نەفلاوی وێن بەڕێز بفەرمون دووبارە سەڵاو بینەرین بەڕێز ئاداب و شێوازی دوعاکردنی مجارە خەڵەکە ئەف جارەیەت بەرنامێ کوردی ما بەحساوی چەندی کرد مامۆستای بەڕێز کە بوچی نزا و دوعا بهێنەکردن و دوعاکردن تنێ بخوت و چی بکەی یانجی بۆ غێری خۆشی کاری بکەی جنابێت درێژایی بەحساوی چەندی کرد نەها مدوێتن بگەینە خاڵەکە دیتر کە گەلک ئەساسیە و بنەڕەتیەت ڤیوابەتەیدا ئەوژی ئەوەیە مرۆڤی سەردەم هەندێک جار تێتە پێشچاوکردن تێتە بەرچاوکردن کە بدل هانا خوب و دعای ببتن لاول خدای مزم بکتن رنگ بو هندک وسایل دی هندک تشتید دی یعنی دل خو بخوش بکتو کتب بدیل دعا کرنی ئەلێکسیس کاریل و دواتر کۆڵن تێرنەریش باس لە زاهیرەیەک دەکەن دەڵێن لە ئەوروپا کێشەیەک دروست بوو کە مرۆڤەکان وەکو بڵێ لە سەردەم و لە داخی کەنیسە لە داخی کڵێسای سەدەکانی ناوەڕاست ئەو قۆناغا کە لە خوددا دوورکەوتنەوە دوای ماوەیە کەستیان کرد هەر پێویستیان بە هێزێکی دەرەکی دیکە هەیە ئیدی پەنایان بردە بەر هەندێک هێزی دیکەی غەیبیات و ئەو بابەتانە کە لە ڕاستیدا لە خوددا دووری خستنەوە ئێستا سەردەمی گەڕانەوەیە بۆ ئەو مەسەلە ڕوحیانە ئێمە بچینەوە 1248 میلادی یعنی نزیکەی 800 ساڵ بەری ئێستا ئەو کاتە کتێبێکەیە بە ناوی تاریخ الحوکەما علی بن یوسف نووسیوێتی پێم خۆش ئەو شتەی لەوێدا ڕووداوێکەیە کە بۆ ئەوەی بەتایبەت ئافرەتانی ئێمە بەداخەوە پەنا ئەبەنە بەر یعنی نوشتە جادو سحر دوعاکردن لە لای خەڵکێکی دیکە پەنا بەنە بەر بورجەکان یعنی ئەمە زاهیرەیەکە لە ئەوروپاوە سەری هەڵدا کە ئینسان ئەگار لێ نەبوو لە خوددا و پەیوەندی لەگەڵ خوددا لاواز و پەیوەندی بۆ لەگەڵ شتی ترا دروستەکە تۆ بڕوانە یعنی مەسەلەی بورجەکان بۆ نمونە خەڵک وەکو جە دەڵێم ئەڵێم لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان 720 گۆڤار و ڕۆژنامە ڕێپێدراوە ئەوە هەر لە هەرێمی کوردستان ئەگەر هەموو دنیا بگری بە سۆشیال میدیا و بە ڕۆژنامەکان و بە کەناڵی تەلەڤیزیۆنی و بە سەتەلایتەکان ئیدی لە ژمارە نایە ئەچێتە چەندین هەزار کەناڵ باش ئەم کەناڵانە هەموو ڕۆژێ برج بڵاوەکەنەوە ئەڵێ ئەمڕۆ سەفەر مەکە بەیانی ئەوە بکە دوو بەیانی ئەوە بکە ئەمڕۆ ئاوا مەکە ئەمڕۆ ئەوە بکە پەیوەندەکە تێکەچی عاتیفە ئاوای لێ دێ لەگەڵ فلانە زەواج بکە زەواجەکەت ڕاگرە باشە تۆ ئەمە خۆیەک دانە نەبوو ئەگە حتا بە قسەشی بکەی تۆ نزیکەی 5,000 تا 10,000 کەناڵ بۆ ئەو ڕۆژە بۆ برجەکەی تۆ قسەی جیاواز دەکەن باشە تۆ بە قسەی کامیان دەکەی خۆ ساڵ هەموو 365 ڕۆژە لە یەک ڕۆژدا
5,000 تا 10,000 ئۆپشنت بۆ هاتووە اختیار باشە چی بکە شت دەبی لەم حاڵەتەدا کەواتە سەردەمانی زوو نمونەی ئافرەتی تێگەیشت و پێگەیشت و نابێ خۆت دێتە دەستی ئەبراج و برج و ئەمانە جا لەو کتێبی تاریخ الحکەما ئەو عەلی بن یوسفە دەژێڕێتەوە دەڵێ ئافرەتێک بۆ تاقیکردنەوە پیاوێکی بینی لە بەغدا پێشی 800 ساڵ لەمەوبەر لە 1248 قسێ میلادی دەڵێ کابرا دانیشت بوو سێری ئاسمانی دەکرد و ئەوانە برج و شتەکانی تەماشا دەکرد فاڵی بۆ خەڵک دەگرتەوە ئەو ژنە درهەمێکی دەداتی دڵ بزان بەختی من چۆنە پیاوەکەش ئەڵێ سێری ئاسمان دەکا و سێری هەتاو دەکا و قیاساتی خۆی دەکا و هەموو ئەم شتانە دەکا و ژنەکەش هەر بێدەنگە تەماشای دەکا کابرا دەترسێ دەڵێ ئەم ژنە پێچە عاقڵ بێ هیچ بەڵێم بۆ ناکا و ناڵێ ئەو لەناو قسەکاندا دەڵێ لەم ماوەیە کە دێت لە ڕووی ئابووریەوە بە زمانی ئێستا زەرەرێک دەکەی ژنەکەش دەڵێ وەڵای ڕاست دەکەی دەڵێ چۆن ئەو قسەم ڕاستە ئەڵێ ئەرە وەڵا ڕاستە ئەڵێ چۆن ڕاستە ئەڵێ ئەو درهەمەیدان بە تۆ زەررم کرد چونکە قسەکانی دیکەت هەمووی درۆ یعنی ئەبێ ئاوات یعنی مامەڵە بکەی کە ئەم قسانەی دەکرێت نایبێت دڵی ڕەنگە بە ڕووی سلبی بێت مامۆستا بەڵام هەندێک جار ڕووی ئیجابیژی هەیە ڤان ئەبراجانە بۆ نمونە کەسێکی ئاگادارکەتن یعنی کە کارێکی خراپ دێتە پێشتە ئاگاداری خۆ بە چێ ئەمەی برجەکە ئەم حاڵەتی دەرونی بۆ ئارام بکەتن ئەم برجە چێ دنووسی چێ دەنووسی خۆناوەکانیان دیارە ئیبراهیم نازانم چێ و فلان و فلان و فلان لە هەموو کەناڵەکان وانە مرۆڤێکە ئەم مرۆڤە هەرچی بێ دەگاتە ئاستی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەیبزانین پێغەمبەر چ دەفەرمێ پێغەمبەر دەفەرمێ لەو قل خدا دەڵێ ئەی محەممەد بەو خەڵکە بڵێ لەو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء ئەی محەممەد بەو خەڵکە بڵێ من غەیب نازانم ئەگە من غەیبم بزانی باە تووشی هیچ ناخۆشیەک نەدەبوو ئەری ئەم برادرانی برج بۆ خەڵکە نووسنەوە خۆیان چیان بەسەردێ ئەز سێری ژیانی خۆیان کە بزانانی چەند بۆ خۆیان نەزان هیچیان خۆیان نەزانن نەک بەیانی بزان ئەزان سەعاتێکی دیچیان لێ بەسەردێ کەواتێمە چۆن خۆمان بدەینە دەستی عقلی مرۆڤێک شتمان بۆ دەنووسێتەوە و دڵمان خۆش دەکا و تەخدیرمانەکە و بەنجمانەکە بە قسەی درۆ نابێ پەیوەندی لەگەڵ خوددا دەبێ بەستی دوو خدا بە پێغەمبەری فەرموو درودی خوای لەسەر قل لەست عەلەیکم بیوەکیل چێ وەکیلی خوددایە لەسەر ئەرزە کەس ئەی ئەمانە چێن وا غەیبمان بۆ ئەخوێنەوە پێمان دەڵێن وا ئابێ وا ئابێ وا ئابێ وا ئابێ وا ئابێ نەموجا دەڵێم ئەگەر ئەمە ڕاست وایە حکوومەتەکان بە پارەیەکی زۆر ئەم کەسانیان دەبرد دەیگوت کاکە بزانین هەنگاوی دۆمی ترامپ چییە فلان چییە و ئەوە چی ئەوە بۆ کەس نەیگوت ترامپ دەکشێتەوە بۆ نمونە یعنی مەبەستم ئەگەر ئەمە ڕاست بێ ڕئیسەکان و سەرۆکەکانی دنیا پێویستیان بە دەستگای توێژینەوە و لێکۆڵینەوە و ئەم بابەتانە نەدەبوو ڕاست ئەمانیان دەهێنا و دەیانزانی دنیا چی ڕوودەدا و چی ڕوونادا هەر ئەوە کە بایەخیان پێنادەن و دینارێک و درهەمێکیان دەست ناکەوێ و پەنا بۆ ئەم بابەتانە دەبن بەڵگەیە کە قسەکانیان ڕاستی هەندێک جار خەڵک بۆچی خۆی ڕاستە خۆ دوعا ناکات چێ بەڵام من گوناهبارم مەولانای ڕۆمی دەفەرموێ دەرگای خوددا دەرگای ناومێدی نییە ئەسڵەن ئیمامی عومەر دەفەرمێ خوددا پێی خۆشە جۆی لە دەنگی گوناهکاران بێ لله ئەشەد فرحا بابی کەم بە کوردی لەبەرکەمی کات دەڵێ کابرایەک لە سەحرایەکە پێغەمبەر دووری خوای لەسەر دەفەرمێ کابرایەک لە سەحرایەکە ئەم سەحرایە نان و ئاو هیچی تێدا نییە ئەمیش تەنها وشترەکەیەتی و نوێن و شوێنی خەوتنی و خواردن و ئەو خواردن و خواردنەوەی بەسەر ئەو وشترێ تۆزێک ئەخەوێ وشترەکەی ون دەبێ یعنی مرتەواوتر بادام وشترەکە ون بوو بە هەموو شتەکانیەوە تازام کابرەبێت چاوەڕی مردن بکە وانە لە لەحزەیەکە وشترەکەی دێتەوە بەردەمی ئەوەندە دڵی خۆش دەبێ ئەم کابرایە تا ئەوەی لێ تێک دەشێت دەڵێ خوددایە تۆ عەبدی منی من خودای تۆ جاتی عەکسی کاتە پێغەمبەر دەفەرمێت دڵخۆشی ئەم پیاوە بە گەڕانەوەی ژیان و بە گەڕانەوەی شتەکانی چەند خۆشە خوددا ئەوەندە لەو پیاوە زیاتر پێی خۆشەکە ئەم ئینسانە بۆ لای خوا دەگەڕێت کەواتە کەسێکی بێ باوەڕ مامۆستا بەس کەسێکی مەزلوم بیتن هەمان دەمدا بێ باوەڕ ئینسانێکی خراپژی بیتن دیندارژی نەبیتن بەڵام کە مەزلەمەتە خۆ بۆ خودای مەزن بەحەستکەتن لەسەر کەسێکی هەمبەر هاتیەکردن کە کەسێکی دیندارە ئایا خودای مەزن دێپاناوی کافرێ خراپ و مەزلوم هێتن یانجی باوەڕدارێکی زاڵم ئەو ئەموو زانایان ئەو شتیان باس کردووە ئەلێرەدا بێ باوەڕ بێ و باوەڕدار بێ خوددا بە صیفەتی ئەرڕەحمانی خودای هەمووانە لە دنیا بۆ هەمووان وەکو یەکە بۆ هەمووان وەکو یەکە جۆی لە هەمووان دەبێ چکە فەرمووی وإذا سألك عبادي عني هەموو خەڵک عیبادی خوددایە لەبەر ئەوە هەر کەسێک ستەمی لێ ئەکرێ زوڵمی لێ ئەکرێ خودای گەورە لەسەر هەمووان بە وەڵام دێ بەڵام سەبارەت دوعاکردنی هەندێک ئاخفتن هەنە ڕەنگە یعنی بێئومێدی دروست ببیتن خەڵکێکی دەمات بێژن ئەو کەسێ حرامی بخوتن دعاوی ناهێتە قبولکردن و ڕەنگە یعنی کێم کەسیش هەبیت کە جارێکی جارات تووشی حرامیەکێ نەببیتن
ئایا ئەvە بێئومێدیەکە زۆر نیان بەردوعاکردنی کەواتە یەکێکی تر لە خاڵەکان چییە؟ ئێمە کە دوعاکەین حەقی خەڵکمان بەسەرەوە نەبێ. هەموو جا دەڵێم بە مامۆستایان دەڵێم مامۆستایان ئێوە فەرمودەکەی پێغەمبەر جوان ڕوونکەنەوە. مەڵێن هەر کەس چوو بۆ حەج گەڕایە وەکو ئەو ڕۆژەی لەدایک بۆ هاتوۆتەوە ئەوەندە ئەوانە پێغەمبەر درودی خوای لەسەر کە ئەفەرمێ هەر کەسێک چوو حەجی کرد و گەڕایەوە خوددا لە هەموو لەو گوناهانەی خۆش دەبێت کە لەگەڵ خوددا کردوێتی لەو کەم تەرخەمیانەی خۆش دەبێ وی پێغەمبەر فەرمی یوغفەر للشەهیدی كل شيء إلا الدین خوددا لە قەرزی شەهید خۆشنان پارەی خەڵکی بەسەرەوەی. قەدیمەکان کوردەواری قەدیم زۆر عاقڵ بوون کاتێک کە دەچوون بۆ حەج ماڵ بە ماڵ دەگەڕان بەسەر ئەو کەسانەی زۆڵ مستەمیان لێ کردووە میراتی خوشکەکەی خواردووە باش نییە بەشی براکەی خواردووە قەرزی فلانە کەسی لەسەر قۆڵی فلانە کەسی بڕیوە غەدری لە فلان کردووە غەشی لە فلان کردووە دەچێت بۆ حەج خوددا بەس لەو بەشە خۆش دەبێ کە گوناهی بەرامبەر بە خوددا کردووە لە حەق الناس نا لەبەر ئەوە ئەو ژێکێکە لەو هۆکارانە کە ئێمە مافەکانی خەڵک با بدەینەوە مافی کەسمان بەسەرەوە نەبێ ئەو جا زۆر بە جوانی ڕوو دەکەینە خوددا. خاڵێکی دیکەیەکە لەو شتانی کە هەڵەیە دەکرێت دوعای شەڕ بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ لە هەموو تەمەنمە دوعای شەڕم لە کەس نەکردو دوعای شەڕ لە کەس نەکردو منی شکر بۆ خوا هەروە بووم تا ئێستا دوعای شەڕم لە کەس نەکرد. ئەی ئەگەر مامۆستا کەسێکی زۆر خراپ بیتن حەزێکی زۆر خراپ بی دوعای لە ناوبردننی بکەی کەواتە خوددا ئەمە بۆچی ئەمەمان فێر دەکا ئینسان دوعای شەڕ نەکە دوعای هیدایەت و چاکە بۆ خەڵک بکە چونکە ئێمە ئیشمان ئەوەیە ئەبێ ئەو کەسە حەز بکەی هەر بەرەو چاکە بێ چونکە ئێمە نازانین دێیان نایە هەتا مردن دوعای شەڕ لە کەس مەکە هەتا مردن دوعای شەڕ لە کەس مەکە. بەڵێ پێغەمبەر دووری خوای لەسەر لە پێغەمبەر دووری خوای لەسەر وحی بۆ دێ دەست دەبینی ئەگە سێری قورئان کەی بۆچی یەک ناوی تێدایە تەبەت یەدا ئەبی لەهەب وەتەب ئەوە بەس خوددا دەزانێ فڵانە کەس چۆن کۆتایی بە ژیانی دێ من و تۆ نازانین چۆن کۆتایی بە ژیانی خەڵک دێ لەبەر ئەوە نابێت دوعای شەڕ لە کەس بکەین نابێت دوعای خراپ لە کەس بکەین. بەێ مامۆستا سەبارەتوان ئاخفتانانە هەفکارن مە چوینە ناوا شارین کوردستانی و پرسیارە کاڕاستەی وان بەڕێزان کردە با پێک بە بینەربین وان چ وەڵام بوو هەبوو. دعاء يا إنسان خوب كتن چونكو أو شيخ بدعاء كتن أو شيء هردي تسقبلنك برب العالمين جاتي بدني هر كسك بخد دعاء كتن ومعطي الشيخ ومشايخ لكتن داوا لە هاوڕێیانەکەم لە خۆشەویستانەکەم کە نزام بۆ بکەن بۆ ئەوی بەردەوام بم لە چالاکیەکانم و تاکاری جوانتریان پێشکەش بکەم. دعاء قال ربي خدكم يعني بيوس نابي وساطات بكم قال هناك أزد ربي خل قال يدعاء نهج يعني قال يكي يجمر دعاء كنا أزد خد دعاء ربي خدكم بە یەک کەس ئەڵم نزان بۆ بکە بەس بە دایکم و باوکم مهذب خومەدە بۆی ما دەفتەیان جامێکی دوعا بۆ بکەوش هەگۆزیکتەوی خودیا خودیا ئەش هەگۆزیکی مەوی خودی کابراکە متمانەی بە خۆی با خۆی دوعای لۆ خۆی بکاتن پێویست ناکە بستەلایەچکە چکە ئەوەی دوعای لۆ دوو دەکاتن هەر مرۆڤە یەکێک نی لە ئاسمانات دەخوارە و برێ وەڵام شخصی لە ئاسمانات بخوارە دوعا لۆ دەکەم لۆ ئیوی قوبڵ لۆی من قبول نەبی ئەگەرە تو بیر و باوەڕت بە خۆت بوو خۆت دوعای لۆ خۆت بکە پێش ناکە ئێستا خودی خۆم باوەڕم بە یەک کەسی نییە هەر کەس منی خۆش بێتوانێت لای خۆی نزان بۆ بکایتر پێویست ناکا پێ بڵێم نزان بۆ بکە ئەس خۆ داواتکەم بۆ خۆ بۆ خۆ ماڵە خۆ بوو کەس و کاری خۆ بوو بە سەوانە هەبی خۆم نزا بۆ خۆمەکەم و نزاش بۆ هەموو کەسەکەم داوا لەو کەسانەکەم کە منیان خۆش ئەوێت یان بڵێ پیان خۆشم لە ژیان ماسەر کەوتوم لە کاروبارەکانمە دڵخۆش بن بەسەر کەوتنەکان نە بەخۆم دوعای لە خۆم دەکەم پێویستم بە کەس نەدوعاوە هەم نەگە بەخۆم دەسەڵ نەینم لە هەر ئیشەشی لە دوعاژەکە بەخۆم دەسەڵ نەینم کەس نییە پشتم بخورێنی تر بەخۆم دەبی لە خۆم دوعای بکەم بەخێر ما طبیعی هەرێک دێ بە خۆی کرد یعنی ڕەب العالەمینی هەرێکێ تشتێکی بوو دۆی ئەو دوعای بە خۆ بکرد نەبچتە دەف کەسێک بەێ بینەرن بەڕێز سوپاس بۆ وان بەڕێزا کە پشکدار بوون ئتناوا وان ڤۆکس بۆبانەدا و ڕاستەرنجێت خۆگوتن ئەخفتنە تەمیا جوان و جێ خۆدا بوون دەستنوان خۆش بن. مامۆستا بزڤری نەفسەر تەوەری خۆ مدوێتن vê pirsê behez bikەین çawa dua bikەین یان ku şêwazê duakirnê çi şêwaze aya duakirnê pîverê xwe heye yan jî berhelaya و vekiriye her qiseka bikەیت تەواوە ئەو قسانەی بینەران کردیان قسەی جوان بوو یعنی زۆر گرنگە بە پلەی یەکەم ئینسان پەیوەندی نێوان خۆی و خوددا ئاوەدان بکاتەوە بەبێ واستە پێغەمبەران بۆ ئەوە هاتن پێمان بڵێن لەگەڵ خوددادا ڕاستەوە خۆ پەیوەندی دروستکەن مەکەونە دەرەوەی بازنە لەگەڵ خوددادا کەس لە دەرەوەی بازنە نییە کەس لە دەرەوەی بازنە نییە ڕاستەوە خۆ لەگەڵ خوددا دوعا بکە بەری 500 ساڵ مەلای جزیری بە ڕەحمەت بێ ئەفەرمێ هەرمە ئیخلاسە
ژە ئەسبابێ دوعا ئیخلاص بە کوردی ئێستا دەڵێن دڵسۆزی بەس لە شعری مەلای جزیری هەرمە ئیخلاصە ژە ئەسبابێ دوعا ئیخلاص سوورەتی قل والله أحد ناوی چیە لە سوورە قورئانە سوورەت الإخلاص يعني توحید يعني یەکتاپەرستی کەواتە مەلای جزیری بەری 500 ساڵ بە ئێمە دەڵێن ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ خوددا دروستکەن ڕاستەوخۆ لەگەڵ خودای خۆتانە قسە بکەن ڕاستەوخۆ لەگەڵ خودای جۆ بگرن هەست بە حاڵەتێ دەکەیت چونکە بەڕاستی ئێمە دەزانین وحی بۆ پێغەمبەران دێ ئەی ئەوە چیە لە قورئاندا فەرمێەوە ئەوحینا إلى ئومی موسى وحی چییە ئەوە چییە کە خوددا دەفەرمێەوە ئەوحا ربک إلى النحل کەواتە پەیوەندیەک هەیە جۆرێک لە ئیلهام هەیە لە خودداوە بۆ دێ کە پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ ذاتی خوددایە دروستەکەی هەرمە ئیخلاصەژە ئەسبابێ دوعا ئەسبابی دوعا مەلای جزیری فێرمان دەکا کە ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ خوددایە بگری کەواتە ئەمە پێمان دەڵێ چی ئەمە پێمان دەڵێ ئەرکێک دەکەوێتە سەر شێخەکانی ئێستامان شێخەکانی ئێستامان پێویستە چاو لە شێخانی ڕابردوو بکەن خەڵک فێرکەن کە پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ خوددادا بکەن هەتا کاتێک کە دوعاش بۆ خەڵک دەکەن دو سێشت بکەن گرنگە شێخەکانی ئێستامان شێخە ڕاستەقینەکانی ئێستامان خەڵکی خراپ ناڵێم شێخە ڕاستەقینەکانی ئێستامان چاو لە شێخانی ڕابردوو بکەن ئەگەر دوعایەک نەخۆشیێک هاتووە بۆ دوعایەک نەخۆشیەکەی هی ئەوە نییە بە دوعا چاک بێ لەو کاتەیە هی دکتۆرە بینێرن بۆ دکتۆر بڵێن ئەمە لای دکتۆر حەلە بێ بچۆ بۆ دکتۆر نساخی و نەخۆشی هەیە بدوعای چارەسەر ڕاستە یعنی هەندێک حاڵەتەیە پاش ئەوەی کە وەکو گوتم هەموو ئەسباب وەردەگری هەموو ئەسبابی وەرگرتۆ دکتۆری کردووە کورد دوعا هەر بەردەوام دەبێت بەس مەبەستمەوە بوو سەرەتا یەک دێ دەڵێ من پەسیومە دوعام بۆ بکە وانە تۆ دەبێ بینێری بۆ دکتۆر نمونەیەکت پێ بڵێم کاک ئەحمەدی شێخی سلێمانی بەڕەحمەت بێ کاک ئەحمەدی شێخ دەڵێ شێخ سالاری حەفید نەوەی ئەوە ماوە لە ژیانە تەمەنی درێژ بێ بۆی جەڕامەوە یەکێک دێ بۆ لای کاک ئەحمەدی شێخ بەری 200 ساڵ پێشی 200 ساڵ دەڵێ یا شێخ قۆڵنجم کردو بە مستەڵەح و زاراوی ئێستا یانی تەشەنوجم کردووە پارەیەکی کەمیشی هێناوەڵە دوعام بۆ بکە ئەویش دەڵێ ئەوە قۆڵنجە ئەوە بە معنای ئێستا تەشەنوجە ئەوە بە دوعا چاک نابێ پارەکەشت بەشی دکتۆر ناکە ئەوە پارەکەی خۆت بۆ خۆت ئەو منیش پارەت دەدەمێ ئەنی خەڵکی ئێمەوە تەسەوڕەکەن شێخ هەر پارە لە خەڵک وەردەگرێ وا باشە وەرنەگرێ وا باشتریشە شێخ پارە بدا بە خەڵک کاک ئەحمەدی شێخ دەڵێ ئەوە پارە بچۆ بۆ لای دکتۆر فڵان با دەرمانت بۆ بنووسێ بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەت جا لە مەکتوباتی کاک ئەحمەدی شێخا بەڕەحمەت مەکتوباتی هەیە لە مەکتوباتە باسی مەکتوبی سێمی ژمارەی هەیە لە مەکتوبی سێمدا باسی واجیبات دەکات واجیبات دەکات دەڵێت جیاوازی بکەن لە نێوان تەوەکول و تەواکل تەوەکل ئەوەیە هەموو ئەسبابەکان کە پێغەمبەر فەرمووی عاقیل هاتوومە تەوەکل ئەو شتەکەی هێناوە دەڵێ وەڵا بەتەمای خوا کاکە بیبەستەرەوە پێغەمبەر فەرمی بیبەستەرەوە ئەو جا بڵێ بەتەمای فەیزا عەزەمتە وانە تۆ سیارەکە لە ناو شوێنێکی بەردەستی دزا بەجێ دێڵی ئەی دزن وانە ئیبەرە گەراج و لە شوێنێکی باش داینە ئەو جا بڵێ تەوەکل بە خوددا کەواتە کاک ئەحمەدی شێخ بەڕەحمەت بێ باس لەوە دەکا پێویست بەوە دەکا هەموو ئەسبابەکان وەرگری ئەو جا چۆن ئەڵێ پشت بە خوددا ببەستی لە زانایان و عارفانی کوردەوە شتێک فێرەبین ئەڵێ دوعا دوو جۆرە دوعای سوئال و دوعای حاڵ دوعای سوئال ئەوەیە کە داوا شتێکی دیاریکراو دەکەی دوعای حاڵ شەرحی حاڵی خۆت بۆ خوددا بکە چ دەکا زەکەریا ئەڵێ وەشتەعەلە الرەأس شەیبە سرم هەموو سپی بوو هەمان خوددا دەبینە سەری تۆ سپی بووە دایکی مەریەم دەزانێ خوددا دەزانێ کچی بووە لێ ڕەبی ئینی وەضعتها ئونثى خوددایە کچم بوو والله ئەعلەم بما وضعت یعنی چی یعنی خوددا ئەمان بینێ بەس زۆر خۆشە خوددا پێی خۆشە شەرحی حاڵی خۆت بۆ خوددا بکەی شەرحی حاڵی خۆت بۆ خودداکردن مناجاتی لەگەڵ دەکەی کەواتە زانا و عارفی کورد ئێمەیان فێری مناجات کرد دانیشین لەگەڵ خوددادا قسە بکەین باسی گرفتەکانی خۆمانی بۆ بکەین یعنی هەرچیمان هەیە بۆ خوددا بە زمانی کوردی خۆمان بیجێڕینەوە ئەم خۆخاڵیکردنەوەیە لەگەڵ خوددادا مەسئلەیەکی یەکجار گرنگە ئەوەشیکل پرسە مامۆستا مەرجە دوعا هەمی جار مەسورات بن یان کۆپ عەرەبی بن یان کوردی شەر تەمامە دوعا هەر ئەوەندەی گرنگە کە قورئانە و مەسورە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة بس یەکێکی دی ئەمە ئەتوانێ بە کوردی بڵێ خۆ هیچ مانیعی چییە لەبەرەوە خوددا کە 8,000 زمانی دروست کردو ئێستا لەم بوونەوەرەدا بوونی هەیە هەر کەسە بە زمانی خۆی داوای خۆی دەکات و دوعای خۆی دەکات چونکە دەزانێت چ دەڵێ ئەگەر تەماشا بکەی ئەم مناجاتە شتێکی کوردیە ئەم مناجاتە شتێکی کوردیە کە عارفانی ئێمە تاکیدیان کردەوە بۆ ئێمەیان داهێنایەوە
یەکێکی تر لەو عارفانەی کورد لە دایکبووی هەولێرە پێی دەگوترێ مەلا حوسێنی شێخ سعدی فانی یەکێ لە شعرەکانی دەڵێ لە بۆ سەرکەوتنی ئەم کوردە فانی بپارڕێەوە لە قاپی بەرزی سەتار ئەو کە باسمان کرد دوعا بۆ قەومی خۆی دەکات ئەو جا دەڵێ من نوشتە و دوعای شتی بۆ خەڵک ناکەم من دوعا بۆ خەڵکەکەم لە شعرێکی ترا دەڵێ نانووسمەوە نوشتەی سوتانی پەری و دێو دوشتەوە جنتان بۆ سووتیان و نازام چیتان بۆ کۆممانە من ڕاستەوخۆ فێرتان دەکەم دوعای خێرتان بۆ دەکەم و فێریشتان دەکەم خۆتان دوعا بۆ خۆتان بکەن ئە لەبەرەوە بزانم مەحوی دەڵێ خودایە تۆ بۆم نەخیتە دۆزەخ ببەخشە لێم ببوورە بگرە دۆزەخ یەک مسقال خۆڵە مێشی کەم بوو یعنی من لە دۆزەخ بیم بچی ئەمە مسقالێکی خۆڵە مێش ئەو پەڕی ئەگە ببم جاواب بزانە ئەوەی نەبوو ئەم جۆرە قسەکردنە لەگەڵ خوددا ئەم جۆرە خۆکردنەوەی لەگەڵ خوددا ئەبێ بیهێنین و جارێکی تر نا بە شێوازێکی میکانێکی خەڵک ئێستا فێر بۆ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا ئەمە چ دەڵێ کاکە تۆ چ دەڵێ یان جۆرێکی دیتر دوعای هەمامستا داعین خەیالی منە تشتێکی بە حەسبێکی کات واقعدا نەبیتن زۆر گرنگە خوددا دەفەرمێ لە قورئانە ولن تجد لسنة الله تبديلا ولن تجد لسنة الله تحويلا ئێستا دوعا بکەی وڵێ خوددای ئەم زستانەمان بۆ بکەی بەهاوین خودداواناکە ئەو قانونی کەونە یەکێ دوعاکە خوددای ئەوەندە چاکم کە بمکەی بە پێغەمبەر نابی بە پێغەمبەر قەت چونکە وە خاتەمە النەبیین ئەو نایبێت دوعای مستحیلی چی مستحیل لای خوددا نییە بەڵام هەندێک قوانین هەیە خوددا بۆ کەونی داناوە ئەو سونانە نایگۆڕێ بۆ تۆ نایگۆڕێ بۆ تۆ بڵێ خوددا ئێستاکەشەوە ئێستا بۆ مامکەی بە ڕۆژ و ڕۆژ هەڵبێ شتیوانیە ئەمە سونەتی کەونیە نایگۆڕێ بۆ تۆ کەواتە زۆرە بێ ئاگدار بین لەم بابەتانە لای خوددا مستحیل نییە بەڵام خۆشی گوتوێتی سونەتی کەونیتان بۆ ناگۆڕم ئێوە بێ ئیشکەن ئەبێ کار دومای ئەخفتنەخۆ مامۆستاگە بشیت خۆلەکێکێدا بفەرمووی بێ سوپاسدار بین ئەزانی گەنجێکمان بۆ وەفاتی کرد بە ناوی ئەکرەم عەنەبی بەڕەحمەت بێ یعنی یەکێک بوو لەو کەسانی کە ئیلاهینامەی نووسیوە ئیلاهینامەی ئەکرەمی عەنەبی گەنجێک کە تەسەوڕ ناکەی لەم ینی لە عمری 20 ئەوەندە ساڵەدا ئیلاهینامەی نووسیوەتەوە یعنی شێوازی مناجاتی حاڵی گەڕاندەوە جارێکی دیکە بە ئێمەی گوت باپیرانی ئێمە لەگەڵ خوددادا مناجاتیان کردووە ئیلهامیان لە خوددا وەرگرتووە یەکێ لە ئیلهامەکانی خۆی یەکێ لە مناجاتەکانی خۆی بەو گەنجێ دەڵێ چی دەڵێ خوددایە من دەزانم خەڵک چیم پێ دەڵێن من دەزانم خەڵک چیم پێ دەڵێن خەڵک باش و خراپ پێ دەڵێ بەس زۆرم پێخۆشە لای تۆ چیم پێ دەڵێ تۆ چ بە من دەڵێ دەبێت بمزانی باە خۆزگە بمزانی باە من لای تۆ چێ من لای تۆ چیم تۆ چ بە من دەڵێ سەری ئەم گەنجە و لەم سەدەی 21ەیە چ دوعایەکی حاڵی چەند جوان دەکەن دەڵێ خوددایە پاڕانەوە لە هەر ئینسانێک و لە هەر کەسێک عیبە بەس دەرۆزەکردن و سوالکردن لە دەرگای تۆ دەمکا بە سوڵتان گەدایی لە دەرگای تۆدا سوڵتانیە ئەم جۆرە پەیوەندی دروستکردنە ڕوحیە لە بینی خۆمان و خوددا دوورکەوتنەوە لە واستە کورد فێری واستە بووە ئەچێ بۆ دایرە چۆن واستاکە بۆ دوعاکانش ئەچێ واستاکە لە لای فلان و فلان و فلان خوددا فەرمووی ئودعونی ئەستەجیب لەکم دوعاکانتان وەرگیراوە جۆ لێ گیراوە بەڵام جێبەجێکردنەکەی بۆ خوددا بەجێبێڵن ڕێگە پیشانی خوددا مەدەن بۆ جێبەجێکردنی دوعاکان زۆر سپاس مامۆستای بەڕێز هەرێ ساخ و سەلامەت بین ئینشاءالله بینەرین بەڕێز ڤی ئاوای دەهینە دومایاوی خەڵکی و زۆر سپاس بۆ این بەڕێژی کە بینەر بوون دگەلمە ئەو سپاس بۆ هەفکارین بەڕێژی هەر ساخ و سەلامەت بن ببینید خێر و خوشیادا خدای مەزن بە هەمیان بپارێزید